قساکەین لەسەر ئەم مێژووە لەسەر ئەوەی کە منطقیترین دیدگا لەبارەی مێژووی نەورۆز کامەیە و هەروەها قساکەین لەسەر ئەوەی کە کاتێک تۆ باسی مێژووی نەورۆز ئەکرێت زۆر گرنگە ئەوەی کە ئێمە وەکو کورد بزانین کە بۆ لەلای ئێمە نەورۆز زۆر تێڕوانینێکی جیاوازتر و تەنانەت پیرۆزتری وەرگرتووە ئەم دیدگا جیاوازە ئەگەڕێتەوە بۆ چی هۆکارەکەی و هەروەها نەریتەکانی نەورۆز هەر لە کۆنەوە بە چ شێوەیەک بووە ئایا هاوشێوەی ئێستا بووە و بۆی کە لەسەر ئەم بابەتە بدوێن میواندارەتی زۆر بەڕێز دکتۆر عەبدولخالید سابیرمان کردووە بە ڕێزیان پسپۆڕی مێژوون. دکتۆر عەبدولخالید سڵاوت لێبێ بەیانی بەڕێزت باش نەورۆزە لێ پیرۆز بێت و جژی نەورۆز لە هەموو گەلی کوردیش و پیرۆز بێت. سڵاو لێبێ بەخێراتی دکتۆریان بەخێربێ جژنیشە پیرۆز بێت جژنی نەورۆز بەخێراتی. دکتۆر هەر بە دەستپێکەکەمان بە باسکردنی مێژووی نەورۆزۆ بێ ڕای جیاواز هەیە لەسەر مێژوەکەی لەسەرەوەی ئەگەڕێتەوە بۆکەی لەکوێوە هاتووە گەلانی جیاواز بەهی خۆیانی ئەزانن پێم خۆشە بەڕێزت وەک پسپۆڕی مێژوو باسێکی ئەم مێژوەمان بۆ بکەیت. خۆی ئەگەر بێت و باسی ئەم مێژوی نەورۆز بکەیت لە کۆن و بێنیت کاتێکی زۆر یەوێت ئەوە بەڵام من زۆر بە کورتی ئاماژە بە هەندێکی ئەدرێت بۆ ئەوەی ڕوون بێت و ئەبێ بە ئەو شتانش کە باز دەکرێت کە جەژی نەورۆز کە زۆر دەنگی یاوەتەوە دەبێت بە شێوەیەکی بەڵگەیی بێ و بە شێوەی دروستی بێ و دووری بکرێتەوە لە بواری ئەفسانەی چونکە ئەفسانەی تێکەڵ کراوە و ئێستا هەندێکی ئاماژەی پێدەدەین. جەژنی نەورۆز با بڵین وشەکەم لێک نادەینەوە کە زۆر چیە نەو ینی ڕووسیش بە زمانە کۆنەکانی ڕۆژانی ڕۆژێکی نوێ ئەمما لە هەندێک لە بەڵگەکانە سەرچاوەکان هاتۆ دەڵێک وایە ئەمە هی گەلی مادەکان بووە هەندێکی تر دەڵێت نەخێری سەردەمی بڵاوبوونەوەی باوەڕی زەردەشتیە جارێ ئەگەر بێت و ئێمە لە ئاڤێستایە چەند ئاڤێستا دەقە ئەسلەکەی نەماوە ئەگەر لە ئاڤێستا سیر بکرێت هیچ ئاماژەیەک نییە بۆ نەورۆز مادەکانیش کە دەوڵەت بوون و دوایش بوون هەزارەی یەکەمی پێشین کە دوایش بوون ئیمپراتۆریەت بەداخەوە مادەکان ئەتوانین بڵێن نەخوێنەوار بوون چونکە هیچ شتێکی نووسراوێکی ئەوتوان بەجێ نێشتووە ئەگەر نووسراوێکیش هەبێت لە بینی ئەوان و پاشایەکی ئاشوورەکانە کە بە نووسینی مێخی نووسراوەتەوە ئەوە ئەوانە ئاشوورەکان نووسی بیان چکوان پیتی مێخیان بکارن بەڵام لە سەردەمی مادەکانە کە خەڵکیە لە بۆ مادەکانە گەڕێتەوە باش ئەگەر بۆ مادەکانە گەڕێتەوە نەورۆز بەڵگەیەک بێ نووسراوێکی مادەکان بێ بڵێ ئەم جەژنی نەورۆزە لە فلان سەدەی فلان پاشا یا لە فلان ساڵە کراوە ئەمە دروستە بەڵام ئەگەر بە شێوەیەکی سۆزداری بێ بڵێ هی مادەکانە ئەوە ناچێتە قاڵبێکی دروستی لە مێژووە با مێژوو بە شێوەیەکی دروست بێت. دکتۆر بەڵگەکان بەدەر لە نووسین لەوەی کە بە نووسراو بێ وەکو بەڵگەی دیکە ئایا هیچێک هەیە کە بڵێت لە کەیەکەوە نەورۆز هەیە؟ دیار نییە هەزاری دووەمە هەزاری سێمە هەزاری یەکەمە نازانێکەیە بەڵام ئەو ڕووداوی نەورۆزە لە کوردستانی ئێرانە ڕوویداوە و بالئەخص ناوچەکانی باکووری خۆراوای ئێرانی ئێستا کە منتیقەی کوردەکانە باشووری خۆراواش لۆڕەکانی لێرکردنەوەن و زیاتر نزیکی ناوچەی ئەترۆپاتین لەوێدا ڕوویداوە بەڵام ئەو ڕووداوە چۆن بووە کاتی خۆی نەنووسراوەتەوە کە شتێکی لە کاتی خۆیان نەنووسرێتەوە بەڕاستی ئەفسانە و شتی نادروستی تێکەڵە بێت ئەوەی کە نووسیێت و دواسی جێکی نەورۆزی کردو دوای هزار ساڵ زیاتریش نەک زۆر هزار ساڵ زیاتریش شانامەی فردەوسیە فردەوسی کە لە کتێبەکە شانامە باسی نەورۆز دەکا و ئەوی ژێخاتە پاڵ تا ڕادەیەک گەلانی ئاریایی گەلانی بڵێن ئێرانی ئەو کاتانە نانێت و ئێران بەڵام بزەخست ناڵێ هی کورد ڕووداوەکە بەڵێ ڕووداوە لە کوردستانە خۆی کێشەیەکە دەردا بە مەرجە جەژنی نەورۆز یا بڵێن نەورۆز بە شێوەیەکی دروست دەبێ ئەبێ بزانرێ کاوە کێیە ئەبێ بزانرێ ئەژدەها کێ ئارا هەیە لە ئەژدەهاک دیارە پاشایەکی مادێکی ترە نەخێر ئەژدەهاک پاشای ماد نییە زوحاکە لە ئێمەنەوە هاتووە ئەمە ئەم ئارانە تا ئەسە ساخ نەبووەوە هەست کاتێک ئەو دوانە ساخ بووە جەژنی نەورۆز لە ئەفسانەیەوە دەچێتە داستان ئێمە ئەبینین نەتەوەی گرتووەکان نەورۆزی وەکو یونسکۆ بمبرە وەکو بۆنەیەکی با بڵێن
کۆنی مێژووی ئەمە ناوەکەی تۆمار کردووە بەڵام خاوەنددارەتێکی گەڕانەوەتەوە بۆ ئێران تەنانەت کاتێکە نەورۆزیشیان ساز کرد چەند ساڵێک بەدەستەوە بۆنەکان ڕێکخستووەمانە کۆمەڵک نەریتی تایبەت بەخۆی هەیە میوەندارەتیەکان سپارت بە وڵاتی ئێران ئایا ئەوەی کە لە ئێستای یونسکۆ قبوڵی کردووە لەبارەی نەورۆزەوە بە پێی بۆچوونی جەنابەت چۆن باسی ئەەکەی یونسکۆ کەەوە ناساندوە تەمامە نەورۆزی گەلانی ئاریاییە بەڵام کام گەلانی ئاریایی خۆ گەلانی ئاریایی لە هەندستان و دەست پێکاتەوەکو دەگاتە ئەوروپا گەلانی ئاریایی بەس ئەوەی ناو ئێران لەوێەوە دروست بووە ئێستا ئاماژەم پێدا لە باکووری خۆراوای ئێرانی دروست بووە ێ باکووری خۆراوای ئێران ئەگەر هەزاری یەکەم و هەزاری دومی پێش زاین بێ یعنی نوێی دومی هەزاری دومی پێش زاین بێ مادەکانی لێ مادەکانیش زۆر لە سەرچاوەکان ناتوانین بڵێن هەمووی دەگەڕێتەوە بۆ کورد کەواتە بێ لە سەردەمی مادەکانە ڕوویدابێت ئەگەرێک و ڕوویدابێت بەڵام لە سەدا نەوەی ئەوە لە ناوچی کوردەکانی ئێستا ڕوویاوە هی نەورۆز بەڵام لەبەرەوەی لە کاتی خۆی نووسراوەتەوە نازانێکەیە یونسکۆش ئەگەر ئەوەی بە گەلانی بەجێژنێکی گەلانی ئاریایی ناساند بێت و بە تایبەتی ئێران ڕاستە چونکە ئەوە لێوە گواستراوەتەوە بۆ ئەفغانستان و بۆ پاکستان و زیاتر ئەفغانستان و تاجیکستان ئەمانە زیاترێکن و هەندێک لە گەلانی تریژەیە کە ئاریایی نین لە ناوچەکەدا ئەو جەژنەکەنەوە بەڵام بە شێوەیەکی بەو شێوەیە نا بەڵام ئەوەی کە جەژنەکە ئەکاتەوە بە شێوەیەکی زۆر بە گڕوکەفێکی یعنی بە گەرمی تاجیکە بەڵێ تاجیکە کووردە فارسە بڵێن و لەگەڵ ئەفغانستان بە تایبەتی ئەمانە جەژنەکە ئەکەنەوە گەرانی تریشەکەنەوە ئەوە وەریان گرتووە یونسکۆ نابێ ئەوە ئەبێ دراسی بکات لە خۆ نەڵێ ئەمە هی فلانگەلە ئەگە بڵێ هی فلانگەلە ئەبێ ساخی کاتەوە بەڵام بڵێ هی گەلانی وتێتی هی گەلانی ئاریایە دروستەوەی گەلانی ئاریایی و کردو بە جێژنێکەوە جێژنێکی گرنگی شە بەڕاستی چونکە جێژنەکە ستەمی نەهێشتووە زانی کەسانێک کاسبکار بوو کاوە ئاسنگەروانە بووە ستەمیان نەهێشتووە بەڵام ئەتر بەداخەوە تا ئەسەکانە جێژی نەورۆز با بڵێن یادی نەورۆز هەر بەرگە ئەفسانەیەکی پێوەیە چۆتە ناوقاڵبی داستان ئەگەر چێتە ناوقاڵبی داستانەوە یعنی دروستە هەیە ڕووداوەکە بەڵام شتی سێستی دیتیایە مار لە سەرشان و نازانم شێمانە دروست کراوە و شتیوانی لەنیە دکتۆریان بەڕێستان وەکو ئەوەی کە با بڵین پسپۆرەکەتان لە بواری مێژوایە بەس لەوە بکەین لێرە و لەوێ دکتۆرە بەڕێزەکان ئەوانی کە لەو بوارەیە کار ئەەکەن ڕەنگە لێرە و لەوێ چەندین توێژینەوە یاخود چەندین بابەتی گرنگ بخەنەڕۆ لە ئێستاشە بە حکومیەوەی بۆنەکە زیاتر بەرەو پێش جووە ئێوە لەو نێوەندەیە چ کارێکتان کردو بۆ بەدەستڕاگرتنی بۆنی جژنی نەورۆز کە وەکو خۆی بۆنەکە بناسێنرێت ئەوەی کە تۆ ئاماژت پێکرد لێرە و لەوێ ڕاستە یونسکۆ بە فەرمیدانی ناوە بۆی کە جژنی نەورۆز بۆ شێوازەی خۆی هەیە کە وەکو بۆنەیەکی نەتەوایەتی ناسراندەوە بەڵام لایەنە ڕاستەکەی دیوە ڕاستەکەی چییە دکتۆر گیانەگەر بخەیتە ڕوو وەکو ئێوە وەکو پسپۆڕی مێژوو ئاماژەی پێ بکەن ئاخر تۆ شتێکی تریش هەبووە بە ئاماژەم پێدا پرسیارتان کرد بۆیە من ئێستا لە دوای مادەکان 550 پێش زاین دەوڵەتی خامەنشینی دێت هەقامەنشینەکان کە پارسن وی فارس لە سەردەمی ڕەزاشایە پارس خودت پارسیان پێدەوترێ ئەمانە هەقامەنشینەکان تەمان کە دەوڵەتی ماد ڕوخێنن ئەمانە کە دێنە سەر حکومڕانی ئەم ناوچەیەکان ئەمانە لە نووسینیان بەجێشتۆ نووسین بە پیتی مێخی لە هیچ نووسینێکی ئەمە ئەمە شتێکە بێ بزانرێت لە هیچ نووسینێکی دەوڵەتی هەقامەنشیندا ئاماژە بە نەورۆز نەکراوە بەڵام لەسەر پۆلیس لەسەر دیوارەکان هەیە تەقەیەکە سەر پێتان دەڵێم ئەوە چۆنە بە هیچ شێوەیەک ئەوە نەکراوە هینی خامەنشینەکان دوایە خامەنشینەکانیش کە هین گریک دێت ئەسکەندەری ماکدۆنی تقریبا 89 ساڵ حکومڕانیەکەن ئەوانش گریکن هیچ پەیوەندێکیان پێوە نییە دوایەوە ئەشکانەکان دێن ئەشکانەکانیش نەتەوەیەک لە باکووری خۆڵاتی ئێرانی ئێستایا بوون ئەوانش جەژنی نەورۆزیان بە هیچ شێوەیەک نەکردووە ئەوەی کە جەژنی نەورۆزی زیندوو کردوێتەوە دەوڵەتی ساسانیە دەوڵەتی ساسانیە کە جەژنی نەورۆز و حتا ئاینی زەردەشتیشی ئەو ئەدەشێری پابەکە یەکەم دامەزرێنەکەیتی 224 زانی ئەو گرنگی داوە بە ئاوێستا و پاشایانی دەوڵەتی ساسانی گرنگیاندا بە نەورۆز کەواتە نەورۆز لە سەردەمی هەقامەنشینی و گریکی و ئەشکاریدا بە هیچ شێوەیەک ئاماژەی پێ نەکرا و نەشبووە بەڵام لە سەردەمی ساسانیەکان هەبووە من لێرەدا مەجال لێ باسکەم کە لە سەردەمی ساسانیەکاندا بەس یەک دوو دەر کە ئەم ئایادەکراوەتەوە خەڵکی هاونیان کردووە گۆرانی و کاتانیان وتووە پاشاکانیش ڕێوڕسمێکیان کردووە لەو ڕۆژەدا بەرپرسانی باڵایی وڵاتەکە لەگەڵ بڵێ سەرۆک و وەزوشتەکانە هەموو بە دیاریەوە چون بۆ لای پاشا
ئەمە لە سەدەمی ساسانیا بەڵام سەدەمی ئەشکانی و خامنشتینەوانە شتێک نییە لەو جۆرە بەڵام ئەساسانەکان بۆچی ئەمان کە دۆل پرسیپۆلس پایتەختەکان شاری کوورە ئەمان نووساریان بەجێهێشتووە کەواتە لە بەپی نووسراوەکانیانە کەواتە دکتۆر لەم خاڵەیە ڕادەگرم بابەسێکی وێنە و ڤیدۆکان بکەین لە ڕابردووە تاوکو ئێستا تا چەندە وێنە و ڤیدۆکان تایبەت بە ئەوەی کە لە جەژنی نەورۆزا کراوە تا چەندە مێژووی نزیکی جەژنی نەورۆز ئەمانە تا چەندە وەکو ئێوە وەکو دیوێکی جوانی ئەوەی جەژنی نەورۆز نیشان بن تا چەندە وێنە و ڤیدۆکان هۆکارێکە بێت بۆ ئەوەی کە زیاتر نزیکیە بێت لە جەژنی نەورۆز ئەمانە تا چەندە کاریگەری من وڵام پرسیارەکەی پێشوو لەگەڵ ما تێکەڵ یەکەم باردووکی ڕەبتە بێکەوە درستە نەورۆز تەمەن مێژوو زنجیرەیەکە زنجیرە ڕووداوەکانە بە دوایە کاتی مێژوو خۆی هەرواش بووە لە دوایەوە حتا دەوڵەتی ساسانیش کە ڕوخی 630 زانی کە سوپای ئیسلام دێت ناتوانێەوە جەژنی نەورۆز وەلام بنێن جەژنی نەورۆز هەرماوە حتا کاریگەریشی لەسەر هەندە لە خەلیفەکانی مسلمانانیش دروست کردووە یعنی ئەم جەژنە خەڵکەکە لە ساسانەکانەوە کە بناغی دانرا بەڕاستی جەژنەکە بۆتە بۆنێکی گرنگی نەتەوەی ئێرانیەکان یعنی ئەو جەژنە ساسانەکان زیندیان کردەوە بەنسبەت گەلی کوردەوە ئەو جەژنە تەمە ساسانەکانیش بە حکومەت کوردن ئەوانە و کوردیش دەوری ڕۆلی گەوری بینیوەتیایە بەڵام بەداخەوە بە شێوەیەکی نەتەوەی حکومڕانیان نەکردووە بە شێوەیەکی نەتەوەی حکومڕانیان کردووە ئیمپراتۆر بوون تاوەکو میسر و یەمەن ڕۆشتن بەداخەوە ئەوەش بە شێوەیە سۆزداریە سۆزداریە وەلا بنێ زۆر باشترە ئەوە مێژووی سلمێنە اینجا کوردیش لە سەردەمی عوسمانەکانیشا بابل نایە مەسەر سەردەمەکانی تریش هەر هەبووە لە سەردەمی عوسمانەکانە نانێشتە جەژنی نەورۆز بکرێتەوە کە بەشی زۆری کوردستانیش دەستی ئەوانە بۆ زیاتر لە 400 ساڵ ئەوانە دەلانی ئەوە بۆ دکتۆر نانێشتووە لەبەرەوەی ئەوان ئاریایی نین سەرجوقین بەڵام لە ئێرانە کە دەوڵەتی سەفەویە بۆ دوایتر قاجاری ئەمانە ڕێگان داوە جەژنی نەورۆز بکرێتەوە چۆ جەژنی گەلانی ئاریایی و بەشێکی کوردستانیش لەژە دەستی ئەوانە بووە ئەم جەژنە وا هاتووە با هەتاوەکو چی هەتاوەکو سەدەی بیستم سەدەی بیستم دەوڵەتی بەرتانەکان هاتون و دەوڵەتی شێخ مەحموود یەکەم ئەوانە دروست بووە ئەوە زیاتر باخی پێدراوە پیرەمێردی 1925 کە دەگەڕێتەوە بۆ سلێمانی ئەو بەرگەنێتەوە کە ئاکا بەبەریە بەڵام خۆ هەر لە سلێمانینا لە شارەکانی تریش کراوە بەڵام ئەوەی کە بەرگێنێتەوەی ئەکرێوە بەرا لە ساڵانی بیستەکانی سەدەی بیستەمە ئەم بەرگەنێتەوەی کراوە بەڵام پێشتر کە جەژنی نەورۆز کراوەتەوە وەکو گەلانی ئاریایی کوردیش بەشدار بووە بە بەڵگەوە هەیە کە چۆن کوردەکان بەشدار بوون لە ساسانیەکانە لە سەردەمی ساسانی لە سەردەمی دوای ساسانیەکانە لە سەردەمی ئومەویەکانە لە سەردەمی عەباسیەکانە لە سەردەمی عوسمانەکان نانیشتووە تا ڕاستەی کراوەتەوە حتا لە سەردەمی ساسانیەکانە لەسەر بێجگە لە سەلووتکەی شاخەکان لەسەر سەرمانی ماڵانیش ئەو ئاگریان کردوێت و یعنی ئەوەندە گرنگیان پێداوە نەورۆز بەپی مێژوو جەژنی نەورۆز جەژنێکی گەلانی ئاریاییە ئەتا ئەندازەیەک دەتوانن بڵین مختصە بە کوردیش سەداسەد نا بەڵام بۆ لەبەرەوە لە کوردستان هاڕوویەوە هیچ سەرچاوەیەک ناڵێ لە باکووری پارسی کۆن یعنی ئێرانی ئێستا ناڵێ خۆر هەڵاتی ناڵێ باشووری هەر دەڵێ باکووری بڵێ لە خۆرئاوای ئێرانایە خۆرئاوای ئێران کی لێ خۆرئاوای ئێران کوردی لێ کەواتە دکتۆر وێنە و ڤیدۆکان کاریگەریکی زۆر باشیانە ئەنجا تۆ باست کرد پیرەمێردی شاعیر ئەمە شەیەکی کەلانی کە دوایەوەی کە باسی جەژنی نەورۆز و لە شعرەکانیان زیاتر ئەو ڕنگدانەوە جوانی جەژنی نەورۆز باس ئەکات ئەنجا پێم وا بێت ئەگەر کۆمەڵێک ڤیدۆ ئەوەگەر ئامادە بێت لەسەر ئەو بابەتە پەیامی خۆشت بنێری پیرەمێردی شاعیر کە باسی جەژنی نەورۆزەکا وەکو بۆنێکی نەتەوەیەتی ئەوە چۆن باس ئەکرێت پیرەمێرد خۆی کەسێکی نێتەوەیە هیچ دووڕی وانەی تێدانە پسپۆرێکی بەڵێ بەڵێ پیرەمێرد ئەمەی بۆیە ئەمەی کردو بە جەژنێکی نەتەوەی خۆی کەسێکی نەتەوەیی بووە و لە دوای ڕوخانی حکوومەتی سێمی شێخ مەحموود دوای ساڵێک تەقەن هاتوتە کوردستان و ئەو ڕوحەنەتەوەیی و ئەو هەستانەتەوەیی وای لێ کردووە ئەو واز لە لەوێ تەمەقایقان بووە لە جۆڵە مێرێک پۆستیە بە لە دەوڵەتی عوسمانی دوای دەوڵەتی عوسمانیش بەڵێ زمانی ئەتاتورکەوانیش ئەو هەستی کردو دیار هەستی کردو لەوێ کودە چەوسێنێتەوە 1925 حکوومەتی ئەتاتورکە لە 1923ەوە هاتوتە بۆ سلێمانی و ئەم ویستوێتی واز لە بوارە ڕۆژنامەیەکەش بێنە هەرواز لەوانە بێنە ویستوێتی ئەم جەژنە بکە بە جەژنێکی نەتەوەی بۆ ئەوەی هەستی نەتەوەی لای کورد چی بێ لای کورد دروست بێتەوە و هەوڵێک بدا بۆ ئەوە ڕزگار بێت یعنی ئەوەی پیرەمێرد کردووە شتێکی زۆر چاکی کردووە بەڵێ خەڵکانی کە تریش هەیە هەر
باخێندا بە جەژنی نەورۆز وەکو حسەن حوزنی مکریانی مێژونوس خەڵکانێکی تریش لە کوردستانی تورکیاش طبعاً ولی لە کوردستانی تورکیا نانێشتووە طبعاً بە هیچ شێوەیەک ئەو جەژنە بکرێتەوە چ دەوڵەت عوسمانی چ دەوڵەتی ئەتاتورکیش هەر 1923 دامەزە لە 1923 لەبەرەوە ئەمە پیرەمێرد ئەمەی کردووە خەڵکەکەش هەستینێتەوەی تیا بۆ شاعرانیش هاوکاریان کردووە لە شاعرانی کوردیش و خەڵکەکەش بە جۆش و خۆشێکی زۆرەوە بەشداریان کردووە لە ئاهەنگەکانی نەورۆز هەرچەندە ڕێگریە تەمان یەکسەر نەکراوە دوای چەند ساڵێک پیرەمێرد ئەو ئاهەنگانی کردووە هەرچەندە لە زمانی مەلەکیە ڕێگری کراوە لەوەی ئاهەنگی نەورۆز یعنی چکە شعری نیشتیمانی خوێنراوەتەوە حتا بەنسبەتەوەی بێ کەس کە شارەکە دەخوێنێتەوە بەرامبەر ئەدمۆندس لەویایە دوای حکوومەتی مەلەکی و ئەوانە بەرەتانی قەدەغەی دەکەن چگاڵێ ئەمە هێنێک دروستەکە بەڵام ئەوەی کە پیرەمێرد کردوێتی ئەوە شانازێکە بۆ گەلی کورد کە ئەوەی کە ڕوحێکی یا بابرنجا هێنێک یانێکی نەتەوەی کردووە بە بەری جەژنی نەورۆزدا لەبەرەوە ئەو جەژنی نەورۆزی کە ساڵانی کۆن کراوەتەوە لە ئێستا کە ئەکرێتەوە سێرەکی بۆ دەرەجەیە نییە بەڕاستی سێرەکەی شێوەکەی لای داوە بابچینەوە سەر ئەوەی پیرەمێرد وەکو ئەو بکرێت شعر خوێندنەوەکەوە لادان ئەبینی جەنابەت هەر نەریتە شانۆگەری کوا شعر خوێندنەوە کوا شانۆگەری کوا شێوازی گۆرانی نەتەوەیەکان من نایبینین زۆ کەمەی بین نایبینین چۆن کەناڵەکان مەکەین مە باسی ئەوانەکە کە ئاهەنگا گێڕن حتا شێوازەکەشی تاڕاتەیەک کەم و کوڕێکی تیا خۆشەندانی پیانێن باوەکو ئەوەی ئەو بێت کە ساڵەوە پێش ئەمە کراوە ئەو کاتی کە کراوە یادی جەژنی نەورۆز نەک لە سلێمانی بابنە شارەکانی تریشە سێرەکەی زۆر فەرقی هەیە لەگەڵ ئێستاە نەک لە سلێمانی شوێنانی تریش باوەکو بەرگەنێتەوەی بێ حتا باوەکو بەرگەکەی تریش بێت لە ساسانەکانی کراوە زۆر ڕستمێکی زۆر گرنگ حکومەت کوا لە ڕۆژی نەورۆز خۆی ئاگر بمبورە قسەکەت ئاگر مەشخەڵ ئەمانە ڕاستەوەکو سیمبۆلێک و لێکدانەوەی زاڵبوونی ڕووناکیە بەسەر با بڵێن تاریخی یا حەق بەسەر ناحەقا بەڵام وەکو خۆی لە کۆنەوە ئەم سیمبۆلانە ئەم نەریتانە چۆن بۆ ئێستا باسی پیرەمێرد دەکرد بەڵام ئێستا ئەگەر بە قۆناغە تا ڕادە مێژوویەکەی باسی بکەین ئەوەی کە هەتاکو گەیشتێتە ئێرە ئەم نەریتانە وەکو خۆی ماوە بەدەر لە لایەنەکەی کە باسە کرد وەکو نەریتێکی تایبەت وەکو ئاگر با بڵێن داگرسان و ئەمانە نەریتێکی دیکە هەیە کە ئێستا بەجێ نەهێنرێت بەڵام جاران بەڵێ نەریتێکی ترێک کووە نایبینین شعر خوێندنەوە شانۆگەری ئەوە نەکراوە هەتا نەریتێکی با بڵێن دەسەڵات حکوومەت وەکو ساسانیان چی تایبەتی پاشانی ئەمەژم بێت پاشانی ساسانی خەڵکی چۆ بۆ لایەن ئەوانەی کە دام و دەستگاکانی حکوومەت بوون دیاریان بۆ بردووە لێرەدا ئەوە نایبینین لە حکوومەت نایبین لە هەرێمی کوردستانە خۆی دەبێ ئەو ڕۆژە ئەبوو شێوەی نەبێ شێوەیەکی ئاوا بە سادەی بکرێتەوە هەر بە شێوەی کۆنەکەی ساسانەکان کردو زۆر چاکترە یعنی بزانە چۆن ئیتیمانیان پێداوە چەند ساڵ حکومڕانیان کردو لە 224 زانی تا 630 زانی بزانە چەند ساڵەکە ئەی بۆچی ئەو لەو کاتایە ئابوو شێوە گەرم و کوڕەوە بۆچی ئێستەکانە کار ئەو هەموو سێرەکەی ئەو هەموو تەکنۆلۆژیایە هەیە و بوارەکان ڕەخساوە زیاتر و ئەم شتانە خۆ کاتانە هیچ شتێکی باش نەبووە ئاگرکردنەوەکە هەیە ڕاستە لە زۆر شوێن بەڵام ئەوشتانی ترکە ئاماژەم پێدا نایبینین باشە دکتۆریان هەر بە هەر لەو خاڵە ببینینەوە جاری وای ئەڵێ پرسیار ڕاکێشە باس لەوە بکەین توتت شعرە نەتەوایەتیەکان و خۆی نەماوەک و ساڵانی ڕابرد و سەردەمانی ڕابردو پێجوانیە لە نێو ناوەندەکانە ئیساکە لە زۆر شوێنە لە نێو ناوەندەکانی خوێندنە ئەبینین لە خوێندنگاکانە سرودەکان هەروەکو خۆی سەحر ئەبینێن یان دکتۆریان ئەگەر ئاماژەی پێ بکە لە نێو ناوەندەکانی زانکۆیە ئەو چالاکیانەی ئەکرێ بەشێکی کە تایبەت ئەکرێ بە بوونە نەتەوایەتیەکان بە تایبەت جەژنی نەورۆز پێم وابێ ئەو سرود و شعرانش تایبەتمەندێکی خۆی هەیە ئەوان گرنگی پێیان تۆ لەو ڕوانگەی و ئاڵی چی تەمەن باسی هەرێمی کوردستانەکەی لە کوردستانی ئێرانە ئەگەر بڵم کە لە چاو ئەوەی کە ئەوانە ئەو سەربەخۆیشیان نێوکو ئێرە تا ڕادێت سەرێکی زۆر بە گەرمگوڕی جەژنەکەکەن سێ ڕۆژ چوارشەممەی پێش نەورۆز هەیە چوارشەممەی پێن کە پێ چوارشەممە سوورەی پێ دەڵێن سەرێکی لە کوردستانی ئێرانی لێرە نییە ئەمە نەریتی کۆنە ئەمە نەریتی کۆنە لە کوێوە هاتووە ئەمە ساسانەکانەوە هاتووە باشە ئێرە هەر کوردستان نییە ئەی بۆ لە کوردستانی ئێران هەیە بۆچی لێرە نییە فەرمو لە کوردستانی ئێران ئەو ڕۆژە چوارشەممە سوورە کراوەتن فارسەکانی ژەواکەن بەجی کوردەکانە بۆهۆی ئەو وەسەنەتەوەی چەندین کەس بریار بوو بۆی ئاگرەکەەوە ینی لە ئەم چوارشەممەی ڕابردوو باشە بۆ باران وشتەش لێرە بۆ ئەوە ناکرێت ئەمە جارە بە خاڵێکی جیاوازی خاڵی دوومانەوەیە حەق نییە لە ڕۆژی بیستی مانگەکە ئەخ ڕۆژی مانگی بڵین زستانە کە بەیانەکەی دەبێتە
یەکی نەورۆز یەکی خاکەلەوە کە سەری ساڵی گەلانی ئاریاییە مثل کورد و فارسوانە بەڵام کورد بە جیاوازە حەقا ئەمڕۆ نەبێتە عوتڵە لە دام و دەزاکانی هەرێم چه فەرمانگەکان چم بۆ سەکتەرەکانی خوێندن بۆ ئەوەی ئالەو کاتەیە هیچ نەبێت 2 سەعاتێک یادەکە بکرێتەوە هەموو دایرە و هەموو فەرمانگە حکومەکان هەمووی بە خوێندن بە ئەوەی دایرە فەرمانگەکانەوە لەوێ ئاڵاکە بکرێتەوە سرودی نەتەوەی بێ ئاهەنگێکی بجێرن شعر بخوێنرێتەوە شانۆگەری بکرێت لە قوتابخانەکانە لە دایرەکان بە هەمان شێوە بکرێ پێشتر بواری بۆ ڕەبەخسێ و کاری بۆ بکرێت اینجا ئەو 2 سەعاتە با تا دەوری 12 ئەوە بێت اینجا دوای بکرێتە دوام هینە ئەمە گەورەترین هەڵەیە کە بیستیمانیان کردو بە پشوو خۆی نابێت ئەی کە تۆ بیستیمانکەی کە ئەمڕۆ یادەکەیە قەنا بەیانیە بەس بۆ هینەکە تو کە دایرەکان نەبێ و خوێندنگاکان نەبێ کەواتە یادەکەت نەکردێتەوە ئیتیمامی پێ نادرێ ئیتیمامی پێ نادرێت کەواتە چی بێ بەرەو کاربوونەوە دەچێت ئەمە یەکێکە لەو نقطە زوعفانێک کە کاتی خۆشە قسەمان کردووە دەبوایە هەرێم لە بیستیمانی نەکردووە بە پشوو کە ئاکاتە ئەمڕۆ هیوادارین ئەو خاڵی جەنابی باست کرد گرنگی زیاتری پێ بدرێت و جێبەجێش بکرێت وەکو مێژوو نووسەکان ئێمە ئەبینین لە بواری نووسینەوەی مێژووی کووردا هەر بە نەورۆزی شەوە لەوانەیە هەوڵێکی زۆر نەدرابێت ئێستا بەداخەوە باس لە ئەوە کرا کە ئێران توانی بە ناوی خۆیەوە لە یونسکۆ نەورۆز تۆمار بکە بەڵام لەوانەیە ئەگەر ئێمەش هەوڵمان بدایە بمانتوانێت وەکو کورد کۆمەڵک لە بۆنەکان بە ناوی خۆمانەوە تۆمار بکەن هەر بە نەورۆزی شەوە یا بەڵگە پێشکەش بکرایەت بۆی کە داکۆکی بکرێت لەوێ وەرگرتنەوەی ئەم مافە لا دوای مێژوو نووسەکانی ئێمە پسپۆڕانی مێژوو بۆ نووسینەوەی مێژووی کورد و بۆنەکان و ئەوەی کە ئەم بۆنانە بە ناوی کوردەوە تۆمار بکرێت لە ئێستای ئەتوانن تا چەند هەوڵ بدەن تا چەند دەنگیان بگات تەمەن ئەوە ئەرکی مێژوو نووسە قسەکەی جەناب ئەرکی مێژوو نووسە نەکی ئێستا لە پێشتریش کە بەڵام بەداخۆی مەستی نووسراومان نی پێشتر وەکو گەلانی تر نین و ئەوەشی خۆش معلومات زۆرە من بەتەمامە یعنی وەلی کاتی خۆی لە بەرنامەیەکی نەورۆزیشا لە 2 کەناڵی تریش هەر کوردستانیویست بوو چەند ساڵ پێشی کەناڵێکی تر بوو ئاماژەم بۆ من کشتێکی ترمێ لەسەر نەورۆز بێژ گەلێک کتێبی وەرگێڕاوە کتێبێکی لەسەر نەورۆز بە پێی بەڵگەکان هەندێک بەڕێزی تریش هەیە کتێبیان لەسەر نەورۆز هەر نووسیوە ئەوەی منیش شتێکی ترە بەڵام هێشتا تەواو نەبوو ئەوێت ئێمە بینین سەرەکەی نییە 200 ساڵەمون پێش 200 ساڵەمون پێش 300 ساڵەمون پێش هەند لەو ڕۆژڕاناسانەی گەڕی دە ڕۆژڕاناسەکان کە هاتوونەتە ئەم ناوچەیەوە کە لەسەر ئاماژان بە جەژنی نەورۆز کردووە ئێستا من لامەلەوە نەک یەکێک چەندانەیەکیان ئاماژەی بە جەژنی نەورۆز کردووە زۆر باش چۆتە ناو مۆزوعەکەوە لەو کاتا کورد هیچی لەسەرەوە نەنووسیوە تەنها دێڕێکیش ئەوان نووسیوانە ئەمە کارەساتە اینجا مێژووی نووسانی کورد بەتابەتی لە سەدەی 20ەوە کە سەر هەڵەدەن لە ساڵانی سەرتاکانی سەدەی 20ەوە ئەوە ئەرکێکیانە چۆن ئەم مێژووە ئەم یادە کورد بیقۆزێتەوە بۆ خۆی خۆی ئەمە 2 کێشەمانێ کێشێکمانەیە مادەکان نووسینان بەجێ نەشتووە ئەگە بەجێ نێشتا تاوا مڵکی ئێمە بوو هۆکارە سەرکیەکە دکتۆریان ئەوەیە قسەکەی کە بەجێیان نەهێشتووە ئەمە ساسانەکانیش تەوان ئەوانش تاوانبارن لەوەیە خۆ ساسانەکان دەوڵەتێکی قەینای ئێرانی بەوەڵام کێ بەڕێوە بردووە پاشانی ساسانی کە کوردن بەڵام بەداخەوە ئەم سۆزداری وای لە کورد کردووە کە نەبێ بە هیچ ئەگینا ئەگە بتەوێ بە دروستی بدەوێت کە من بە بەڵگۆ قساکەم ئەو جەژنێکی کۆنی کوردە و ئەگەرەکو ئەوانە شتێکیان بنووسایەتەوە ئێسەکانە ئێمە ئەمان جەژن نامانن جەژنێکی گەلانی ئاریایی ئەبێ جەژنێکی کە ستەم بۆ تایپیاتەوە جەژنێکی کۆنی کوردە چکۆلوە کورد ستەمی دەکراوە بەڵام باشە ئەوە نەکرا لە پێشتر لە ساڵانی 20ەکانیشە مێژووی نووسانی کورد بەڵێ هەندێکیان ڕۆیان هەبوو لەوەی کە ئەم جەژنە مەسە حەسەنی موکریانیایە ئەمە پیرەمێرد کە خۆی مێژووی نووسێکی شە لە هەمان کاتە شاعری شەوی نیشە هەندێک هەوڵان ناوە هی کورد بێت بەڵام بە شێوێکی فەرمین تەوان نانیشتە حکومەتەکان ئەوەی بۆی زۆر شتێکی گرنگە بەڵام نووسینەکانیان بە تەواوەتی دەری نەخستووە یعنی ئەبێ بەڵگۆ دەریخەن بەس هەڵدراوە هەڵ چاکدراوە بە وتار لە گۆڤار و ڕۆژنامەکانە لە کتێبیش کتێبەکان دواتر دەرچوون ئەمە ئەگەر ئێسەکانش مەجالێک ماوە خۆ مەجالەکەش چەند ساڵە هەبووە کە کورد مێژووی نووسانی کورد نەک لە هەرێمی کوردستان لە شوێنانی تریش بەڵێ لە کوردانی ئێرانیش و لە کوردانی ڕۆژئاواش و لە کوردانی باکووریش هەوڵ دراوە ئەمە جەژنێکی نەتەوەی بێ با بە بەڵگۆ بیسەلمێنن با کورد بیکا بەهی خۆی
کە کورد کردی بە خۆی بە بەڵگەوە دوایی کوردیش دەتوانێت ئەم موزوعە بگەێنێتە یونسکۆ یونسکۆ لە باتی بڵێ جەژنێکی ئێرانیانە ئەبێ بڵێ جەژنێکی گەری کووردە ئەمە بەکاری بۆ بکرێ باشە بۆچی مێژونووسانی ملەتانی تر دراوسێش و دەرە بە دراوسێش دوورەکان بۆچی ئەوان لە هەموو ڕووداوەکانە هەوڵە دەن بە شێوەیەکی بەڵگەی عاتفینا سۆزداری هەوڵە دەن ئەو ڕووداوانەی خۆیان کە ڕوویان داوە بە شێوەی دروستی بینوسنەوە بۆ ئەوی پێری بخەن بۆ خوان و نەوەکانیان و گیانیش کە ئەمە هەیە بەسی کەوان ئەرمانەکانە ئێبا بۆ کوردیش ئەوە ناکە بۆچی ئەوە نەکە دکتۆریان هەوڵە نوێەکان چی ئەبێت وەکو سپۆڕێکی مێژوو ئەو کەسانی کە لەم بوارەیە کار ئەکەن هەوڵە نوێەکان چی ئەبێت کە بتوانین لەمە دووە ئەگەر چی بێت بەڵگەیەک نووسراوێک بتوانین ئێمەش وەکو نەتەوەی کورد بۆنەکە بە بۆنەیەکی نەتەوایەتی کورد بزانین بەڵێ چی ئەکرێت لەم ئەوە ئاماژەم بە هەندێکشتدا وتمان مادەکانی چیان بەجێ ساسانەکان بجیانشتووە بێ هەوڵی بۆ بێ ئەوەش گرنگە بە پارێوی نووسیوانە ئەو ڕۆژڵ ناسانە ئەسەر ئاماژەم پێدا ئەوان نووسیوان 200 ساڵم پێش 100 ساڵ 250 ساڵەمە پێش نووسیوان و خەڵکی مناوچێژ نین بازاران کیلۆمەتر لێرەوە دوورن ئەوان زیاتر احتیمامیان پێداوە باشە ئێمە لەو کاتانە چەندین منیشینی کوردیمان هەبووە باشە ئەو منیشینە کوردیانە کوان و سراویان دوور و درێژ چەند منیشینمانە لە ناوکوردە خۆ من نامە بژمێرە مەسەکانە خۆ ئاشکرایە ئەمە سۆرانە ئەمە بادینانە ئەمە بۆتانە ئەمە منیشینی کاریە منیشینی بابانە منیشینی مکریانە منیشینی ئەردەڵانە تاوەکو حتا منیشینی خورشیدیمانە لە لۆڕستان ئەی باش منیشی زمان زۆرە ئەی ئەمانە بۆچی لاپەڕۆیکیان بەجێ نێشتووە ئێ باشە بۆچی باسی نێورۆستێکتان نەکردو کە خۆیان جەژنەکان کردوتەوە بۆ ڕاستی بۆچی ئەوان نەکردووە باشە مێژونووسان لەلایە کەم تەرخەم بوون یا هەری چێ نەنووسیوە وەکو فەرمیش نانووسێتەوە کە منیشین نیفتە سەر بەخۆیەوە ئەی باشە مێژونووسانی تریش هی کوردیش ئەبێ هەوڵ بدەن ئەم جەژنە بکەنە جەژنێکی نەتەوەیی بەڵام بە عاتفینا بە بەڵگەوە چونکە یونسکۆ خۆتان نەزان ڕێکخراوێکی جیهانی گرنگە پشت بە چی ئەبەستێ پشت بە دۆکۆمنتە بەسێ جۆ ناداتە سۆدایی لە تۆ وەرە لە پێش زاین و بێنە کە منەوە خەریکم هێناومەتەوە لە پێش زاین و بێنە بە دروستی بێنە بە بەڵگەوە بێنە ئەو ناتوانین ئینکاری لێ بکە ئێستا من ڕەخنە لە یونسکۆ کردو من ئەو جەژنە ئەگەر بە گەلانی ئاریایی دانێ دەبێت بزانە گەلانی ئاریایی کام گەل ئەو گەلە گرنگە گەلانی ئاریایی زۆرە تاجیکە ئەین بڵێن سەقۆی پارس و کووردە بەڵام ئەو کاتانە ئەفغانستان و ئەوانش هەر گەلانی ئاریایین تاجیکش گەلانی ئاریایی هندستانیش گەلانی ئاریایە پاکستانیش ئەمانە خۆ هەموو گەلانی ئاریایی شەرقن ڕۆژهەڵاتن ڕۆژاواش ئەو ئەوروپایە ئێ باشە کورد بۆچی هەوڵ نادا لەوەیە هەوڵ بدات ئەمە بکات ڕاستە لە هەندێک لە سەردەمەکانە هەوڵدراوە بەڵام سانسۆریستی لەسەر بووە نەکراوە مەسەلەن ئەمە پیرەمێردە خەڵخانێکی ترە ئێستا بۆ ئەو دەرفەتە نەقۆزێتەوە چەند کتێبێکمان هەیە لەسەر کورد بەڵام هەر بۆ نەکاکەن پیرەمێرد وای کرد ئەو وای کرد کە تو وەرە لە کۆنەوە بێنە ئێستا خۆ یونسکۆ با پێتان بڵێم کە ئاڵێم ئێوە بە میلەتی کورد من ڕۆکەمە دەی میلەتی کورد بە هەمووی ئەوەی یونسکۆ کە کردوێتی بۆ کۆنەکە چووە خۆی تازەکەی نییە بۆ کۆنەکە چووە بەڵام بۆ کۆنەکە چووە بەڵام بە دروستی نەچووە لەبەرەوەی ئەگەر کورد لەوایە یەک هەر وەکو ئەندامێکی احتیاط بێت لە نەتەوەیەگرتوەکانە ئەیتوانی و مۆزوعە بەوروژێنێ بەس ئێمە ئەنداممان نییە ئەندامێکمان نییە لە نەتەوەیەگرتوەکان بەڵام خۆ ناکرێ ئاواوی ئەبێ هەوڵی بۆ بێ زۆر گرنگیشەنەوە ئێستا باش شتێکیشەیە لەوانەیە جەنابتان ئاگادارمە حتمێن ئێستا خەریکن لە ئەوروپا کو من ئاگادار بم لە هەندێک وڵات ناتوانین بڵێ لە ئەوروپا هەنێ لەوێش ئاگرکەن و کوردان ناڵێم من کوردان ئەوروپاوە هیچەوە مرۆ خەریکی ئەوە هەرێنە ئەوروپیەکانش خۆیان بەشدار بن یعنی حەزەکەن بەوە هۆکارێکی بۆ چی گەڕێن من هەتا بەهێنیشتم وتەوە و دوو کە ساتن کاتی خوب بووێرە من پێم وتنەوە ئێوەش ئەبێ حەقێکی ئەوە هەیە ئێوەش ئەو جەژنەوە لەوە دوورە بەس ئێوەش گەلانی ئاریایی پرسیارەکەم بوو هۆکارەکی بۆ چی گەڕێنیتەوە کە لەوێ ئەو بۆنێ بەرزڕاگرن سەرێکە لەوێ ئەزانی بۆچی بۆنێ ڕاکرد ئەمە هی پێشزاینە حتمێن دوو ستەم وەڵە تاریکی نامێنە ڕووناکی دێ ستەم لاشووە دەسەڵاتێکی دادپەروەردێ باشە ئەمە گرنگە لە مێژووی مرۆڤایەتیان خۆ ئەوان هەر مێژووی خۆیان ناوێ ئەوان گرنگی بە مێژووی ئەم وڵاتانش دەدەن بە مێژووی ئەرمەنە بە فارسە بە کووردە بە عەرەبە بە هەندە بە ئەفغانە کاتونەتەم ناوچەوە بە خۆڕایی نهاتون ئەو گەردە ڕۆژان ناسانە لەبەرەوە ئەبێ کاری بۆ بکرێ من پێشتر هەر ئەوم کردو بەڵام خۆ تۆ نابێت کتێبێکی سیچ لاپەڕێ سەرەوە دەرکەیت ئەبێ دروست بێت و ئەبێ ئەو بەڵگانە بهێنیتەوە
بە شێوەیەکی دروست بێ بۆ ئەوەی هەموو کوردیش و خەڵکانێکی تریش باوەڕی پێ بکەن و دوایش ئەمە بتوانین لە یونسکۆ ئەو جەژنە بە جەژنی گەلی کورد بناسیێنین کە ئەوە دەبێتە دروستێکی گەورە بۆ گەلی کورد. زۆر هیوادارین دەستەکان خۆشوێ دکتۆر گیان سپاس بۆ ئامادەبوونت دووبارە جژنی نەورۆزت لێ پیرۆزەکەین بە ئومێدین جژنێکی پڕخێر و خۆشی بێت بۆ هەموو لایەک. سپاس بۆ کەناڵەکەتان کە ئەم دەفتەرەخان و جژنی پیرۆز جارێکی تریش لە هەموو گەلی کورد پیرۆز هیواداریشین باەخێکی گرنگی پێ بدەن کە چۆن گەلانێتتر باەخ بە مێژووی خوانەدەن. هیواداری ئەمە شێوەیە بەخێر بێت.